سڵاو بینەرانی بەڕێز ئەمڕۆ من لە لەندەنم ئەو شوێنەی بۆ یەکەم جار مەسوور تێدا یەلکە باران کرا ئێستا زۆرترین چالاکوان لێرە کۆبوونەتەوە و دشی دەسەڵاتی حکوومەتی هەرێم بە تایبەتی یەکێتی و پارتی لێرن دەسەڵاتداران یەکێت و پارتی لێرە ناتوانن بە ئازادی بسوڕێنەوە چونکە هەر کاتێ گەنجان بیان بینن یەلکە بارانیان دەکەن. جاش جاش بارزانی جاش جاش بارزانی نۆکەری تورکەکانی هەیشێتەکەی تاڵەبانی هەیشێتەکەی تاڵەبانی تۆش نۆکەری ئێرانی وەکو مافیایەک وڵاتیان داگیر کردووە ئەمڕۆ هەڵەسەم بە سوتاندنیەم وێنەیە و شارەکەیان فرۆشتم و خەڵکی کەرکووکم 16 ئۆکتۆبەر شارەکەیان فرۆشتم لە سایز دەسەڵات ئەم دەسەڵاتانەوە یەکێتی پارتی بڕوخێ مەسعود بارزانی بڕوخێ پاپیڵ بینەرانی بەڕێزۆک و دەبینن گەنجان لێرە زۆر لە حیزبی دەسەڵات و ڕەن لە بەتایبەتی لە سەرانی یەکێتی و پارتی ئەبینی پەیامەکەیان بە هەر جۆرێکی تونڕەوی بێ دەریە بڕن ئەو دەسەڵاتە ئەو میلەتەی چەساندێتەوە گەنجانیان ئێستا لێرە ئاوارن لێرە دەژین دژایەتیان دەکەن. تف لەسەر و سەرکردتان تف لە ئێستا ڕابردووتان لە خەبات و مێژووی ڕەشتان لە بارەگا و کۆیلەکانتان لە حکومەت و پەرلەمانتان تف لە کورسی و پۆستەکانتان تف لە پارە و بیرەنەوتان تف لە ئەخلاق و غیرەتتان لە نەوەکەری و جاشایەتی تف لە ڕەمز و سمبولتان تف لەو کەلەشکەوە ئێوەی کردە سوڵتان. من وەکو چالاکوانێکی کورد لە وڵاتی بەریتانیا گری هاوڵاتیانی کورد دەکەم لە کوردستان بەڕاستی لە سای دوو بنەماڵەوە کوردستان بۆتە شوێنی خۆڕۆشتن بۆتە شوێنی جاشایەتی بۆتە شوێنی شارچیەتی بە هیچ شێوەیەک ئەوە جێگای قوبوڵکردن نییە ئەوان لە قۆدەرەکەمان کەمترین کە لێرە ئەوە تاژێر پێمانەوەن بۆیە من بڕیار دەدەم وەکو چالاکوانێک بە هەموو شێوەیەک کۆتایی بۆ دەسەڵاتە بێنم سەرشۆڕی بۆ چاشەکانی کوردستان بۆ بنەماڵە یەکێتی و وارزانی یەکێتی لە وڵاتی بەریتانیا ئەی پێشەوە هەورامی باندەرەی هەمومانی ئەی پێشەوە هەورامی باندەرەی هەمومانی. کاکە سڵاوتان لێبێ بە خێراتی کەناڵەکەتان ئەگەم سەرشۆڕی سەرەتا سەرشۆڕی بۆ هەردوو جوودبنەماڵەی خوێن ڕێژ و کۆیلە من بە شەرێک بەشداری دەکەم ئەمڕۆ من دەڵێم سەرداری ئێمە چەتە و مافیا و گەلفرۆشن دەڵێن نانە ئەوان ماندوون بۆ نانی گەل تێدەکۆشن من دەڵێم لە بری شەراب ئەوان خوێنی گەل دەنۆشن لێم پەس دەبن کۆی لەو دەربار ئەوانەی دایمە لە کۆشن لە تێ بگەن هەتا ئێوە مەڕن کەڕن کەل لە بۆشن ئەوان چاتر دەستیان ڕادێ چاکتر ئەو گەلە دەنۆشن دەستان خۆش بێ و بڕوخێ بنەماڵەی بارزانی و تاڵەبانی بڕوخێ کۆتاییان پێ بێ ئینشاءڵڵا. من ئەمڕۆ وەک چالاکەوانێک بەشدارم لە سەرکەوتنەکردنی پارتی و یەکێتی ئەو دەرەخی کە بە مامۆستایان دەکرێت و بۆیە دەڵێم جاش بارزانی تیرۆریست بارزانی لە شاری لەندەن لەگەڵم هاوڕێیانە گوردبوونێتەوە دژی دوو بنەماڵەی خۆفرۆشی یەکێتی و پارتی بنەماڵەی بارزانی و تاڵەبانی کە دەرحەق بەو هاوڵاتیانە ئەیکەن لە هەرمی کوردستان بە دیاریکراوی محافەزەی سلێمانی و هەولێر کە لەم ڕۆژانە مامۆستایان ویستیوانە گرت بوونەوە تەنانەت ڕێگەیان پێ نەدراوە لە بازگەی دێگەڵە بڕۆم بۆ دیوە کەواتە هیچ ئازادێک نییە بۆ ئێمە سنوورەکان هەموو دیاریکراوە بەڕاستی تەنانەت گردنی ڤیدۆیەک لەلایەن پەرلەمانتارێکی وەکو عەلی حەمەد ساڵحەوە سانسۆرێکی زۆر خراوە دەسەری شۆفێرەکەی دەستگیری کراوە لەژێر ئەشکەنجا لە ئاسایش دامپێدەرانی بە زۆر پێوتراوە کەواتە ئیسێدێک نییە و من حەفتەی شوبات کە دەرحەق بە هاوڵاتیانی هەرمی کوردستان کرا بە کارێکی زۆر قێزەون ئەنرخێنم نەفرەت بۆ دەسەڵاتی دوو بنەماڵ. منم سەبارەت بە حەفتەی شوبات بەڕاستی زیاتر لە 14 ساڵە بکوژانی حەفتەی شوبات تا ئێستا نەک دادگایی نەکراون ئەسڵەن پێیان نەوتراوە کە چی ئەکەن لەی چۆ هاتوون و بۆی چۆ ئەڕۆن هیچ لێپرسینەوەیکیان لەگەڵا نەکراوە بەڕاستی ئەمە جێگەی داخە بۆ ئێمە من لێرەشەوە بە کۆیلەکانی سۆرە ئاڵێم خۆیان باشەسان سۆرە بەو کۆلیاناڵێم دڵنیا بن ڕۆژێک دێت سەری نەک خۆتان ئاغاکانی شتانە خەینەژێت پێمە. من وەکو چالاکوانێکی ڕەوەندی کوردی لە بەریتانیا هاتووم دژی ئەو هەموو چەساندنەوە دژی ئەو هەموو ناحەقی کە بەرامبەر مامۆستایان و فەرمانبەرانەگرێ بۆستم و داوای پشتگیریان لێ بکەم و پشتگیری هەموو لایە بکەم و هیوادارم ئەوانیش بە هەمان شێوە بەردەوام بن و ئینشەڵڵا خوای گەورە یارمەتیمان با سەرکەوین و ئەم حکومەتە ڕاوبنین. لەگەڵم برا بە ڕێزانەمان کۆبوونەوە گرتبوونەوەیەکمان ئەنجامدا دژی
دوو بنەماڵەی دز و گەندەڵ و مافیا کە پشگیری خۆمان ناڕاستی مامۆسایانەکەین هیوادارم بەردەوام بن هیوادارم نەوەستن ئینشەڵا ئەگەم بە ئاماژ ئەو وێنەی بینن ئەوە مامۆساگە خەڵکی شارەکەی منە خەڵکی دەربەنیخانە کە بە حساب ئازادن لە وڵاتانی هیچ ئازادی و سەلامەتیە نییە لە وڵاتی منە گردبوونەوەیەکی ئاسایی وەکوی لێرەی بین ئێمە گردبوونەوەمان کرد و هیچ کەسی ڕێگرمان نییە بەڵام ئەوان قسەی غەڵەت بەرامبەر ئێمەگەن و ئازارمانەدەن و گازی فرمێش و بە سیلاحەوە بەرامبەرمانە بن کە ئێمە بە قەڵەمێکەوە ڕێن بەرامبەریان ئەڵێم بڕوخێت بنەماڵەی دز و گەندەڵ و مافیا ئەیدا سەرکۆنەی خستێ و بۆ جی حکوومەت هەرێمی کوردستان جی مافی مامۆستان و موچەخۆرانی حکوومەت هەرێمی کوردستان موچەکانی نادەوت جی حکوومەتی عێراق تاوانبار دەکەن مافی مامۆستانیان خواردیە و جادەوبان و شتەکانی ئەمە وێران بووە و لێرە کۆن دەسای حکوومەت و دیکتاتۆرە دەربەدەر بناتنە وڵاتی بەریتانیا لەسەر دەستی ئەوان دەبێت بۆیە بۆ پێگەیاندنی لەوەیەکی چاوکراوە و چاونەترس پێویستە ئەمڕۆ هەموو تاچێکی دوور پاڵپشت و هاوکاری مامۆستایان بێت